میدیای پارتی و ڕاپۆرتە خەیاڵیەکانی. ئایا میدیای پارتی لە 3 ڕۆژدا چەند درۆیان کردووە؟ میدیای پارتی لە 22 ئابەوە تا ئێستا زۆرترین درۆیان دژی سلەیمانی و دامەزراوە ئەمنیەکانی شارەکە و یەکێتی کردووە. کۆباس بە دووەداچوونی بۆ ڤیدیۆ وێنەی ساختە و هەواڵی درۆ و هەڵەی بەشێک لە میدیاکانیان کردووە. شەوی 22 مانگ کاتێک ئەم دیمەنانە لە سنووری سلەیمانی بڵاو کرایەوە کە دیمەنی بازگەکان بوو. یەکەم درۆی میدیاکانی پارتی ئەوە بوو وتیان گۆڕانکاری لە پۆستە ئەمنیەکانی شارەکە دەکرێت. دواتر بەبێ تەریق بوونەوە هەواڵەکەیان گۆڕی. لە قۆناغی دووەمدا وێنێکی کۆنیان بڵاو کردەوە و وتیان ئێستای ناولا لەزارە. دوای ئەوەش بە درۆ خایەوە. درۆکانی میدیاکانی پارتی وەک پشتیوانیەک بۆ هەوڵی کودەتا شکست خواردووەکەی 22 ئاب زۆرن. باشیەوەیەک تا ئێستاش بەردەوامە. ئەگەرچی خواستمان زۆرێک لەو درۆیانە با ڤیدیۆ بەڵگە بخەینە بەردەم تۆی بینەر، بەڵام بەهۆی سزادانی تۆڕە کۆمەڵاتیەکان خۆمان لێپاراست. ئەم میدیا ڕەنگ زەردانە کە بەشێک بوون لەو هەوڵی کودەتای شکستی هێنا لە ماوەی 72 کاتژمێری کاتی ڕوبەڕووبوونەوەکە و دواتری تەنها بە 3 دامەزراوەیان زیاتر لە 80 هەواڵی درۆ بە ناوی سەرچاوی ئاگادار و زانیاری تایبەت و پەیامنێری دەستگاکە و ڤیدیۆ وێنەی فەیک بڵاو کردوتەوە. ئەم جۆرە میدیایە بەردەوام بە ناوی سەرچاوی تایبەت قاچی سلەیمانی دەگرن، بەڵام ئەم جارە باڵێکی پارتی بەشدار بووە لە هەوڵی کودەتاکە. میدیاکانی و ئەو حیزبەی ناچار کردو درۆی زیاتر بکەن. با شێوەیەک میدیاکانی ئاوا و ڕوودا و کوردستان 24 کە 3 کەناڵی سەر بە پارتی یان نزیک لە پارتین 80 هەواڵ و ڤیدیۆ و وێنەی فەیک و زانیاری و هەواڵی درۆیان بڵاو کردوتەوە. جا ئەم 3 میدیایەکە گەورەترین میدیاکانی پارتین و با حسابی خۆیان کەمترین هەڵیان بەسەردا تێپەڕ دەکات. ئەوەندە درۆ هەڵیان کردبێت دەبێت ئەوانەی دیکەیان ژماری درۆکانیان چەند زیاتر بوو بێت. ئەم میدیا زەردە کە لە دۆخی ئاساییدا خۆیان بە پرۆفێشناڵترین دەزانن شکستی هەوڵی کودەتاکی سلەیمانی کە باڵێکی پارتی بە هاوکاری ژمارە کەسی دیکە سەرپەرشتیان دەکرد کردویانە بەدەهۆڵ و بەردەوام دەیکوتن بێ ئەوەی سڵ لە درۆ هەڵە بکەنەوە.